مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. یەکدانە مانگە هیچ شتێکم لەم دەفتەرچەیەدا نەنووسیوە. بڵاوبوونەوەی کتێبەکەم و بانگەشە بۆ کتێبەکەم کردویانەتە کارێک کە نامپەرژێتە سەر ئەم کارە دڵخوازەی خۆم. غەزاب کتێبێکی ئەستورە 600 لاپەڕەیە. بەرگێکی مقەوایی سپی هەیە و باپیتی سووری خوێن ئاسا عینوانەکەی نووسراوە. ئەو نووسخانەی پێشکەش بە چاپەمەنیان و بڵاوکراوەکان کراون بە نووسینی گونجا و ڕازێنراونەتەوە و ڕەوانەکراون لەگەڵ ڕێز و حورمەت وێڕای ڕێز هاوکارتان بە عەرزی ڕێز و سڵاو پێشکەش بە ڕێز و حورمەتی سەواوم بەسەر هەموو ڕەخنەگراندا هەڵڕشت. 3 ڕۆژە کتێبەکەم کەوتۆتە بازارەوە. کتێب فرۆشیەکان لە دوکانەکانیاندا نمایشیان کردووە. پیاسەیەکی گەڕێکی کارتێلاتینم کارتێلاتین گەڕێکێکا لە پاریس کە زیاتر شوێنی هاتوچۆی خوێندکارانی زانکۆیە کرد تا لە جامخانەکاندا تەماشایەکی کتێبەکە بکەم. کتێبەکەم لە پشت جامخانەکانەوە لە نێودنیایەک نامیلکەی ڕێنمایی کاڵەوە بوودا. گیرساوەتەوە و بێپەروا و ئاگایانە داوای سەرنجی ڕێبواران دەکات هەڵبەتە ئەرکی خۆی وەکو کتێب ئەنجام دەدات. کە ئەم ڕانان و نمایشە بازرگانیم بینی هەستم بە شانازی و ناڕەحەتی کرد. لە ناکاوە خۆمیێڵ و سەرگەردان لە بەردەم جۆرەها ڕاوبۆچوون و حکومدا بینیەوە. خۆم لە بەردەم قەزا و قەدەری کڕیار و خوێنەراندا بینیەوە تا 15 ڕۆژێک لەوە پێش تەنیا چەند کەسێکی کەم نزیکەی 15 کەسێک دیان ناسیم. بەڵام ئێستا بازنەکە زۆر فراوانتر بووە. پیاوتیایە ون دەبێ. من پەیوەندیم با جەماوەرەوە پەیدا کردووە. ئیدی شۆڕەت و نەیوبانگم سنووری دیاریکراوی نییە. هەر هەموو ئەو چاوانی بەسەر کتێبەکەمدا دەخزێن، هەر هەموو ئەو دەستانی هەڵی دەگرن و پەڕەکانی هەڵدەدەنەوە، هەر هەموو ئەو گیرفانانەی دەیگرنە خۆ ئەمان لە حساب و ژمارە نایەن. من ئێستا کەوتومەتە چ ناوەند و ئەنجومەنێکەوە. چەند سیمای نەناس هەنووکە بە هزر و بیر منەوە مەشغوڵن و ناڕاستەوخۆ دەکەونە ژێر باندۆر و کاریگەریەوە. 1000 2000 کە بیر لەوە دەکەمەوە ئەم هەموو خەڵکە من دەناسن و من ئەوان ناناسم سرم بە گێژەوە دەچێ. بەدەم پیاسەکەمانەوە سوزان لە ناکاوە لە بەرجام خانەیەک وەستا کە 4 نوسخەیان لە کتێبەکەم لەسەر چوارگۆشەی وێنەیەکی ڕشت و کراومدا نابوو. من لەو وێنەیەدا لە نێوان ئاگر و چاوانێکی ئەبڵقی پیاوێکی خاوەن ئیلهام و خەوندا دەردەکەوتم. سوزان باسکی گوشیم و بە دەنگێکی دڵگیر و ئەسپایی وتی تەماشاکە جاک، وێنەی تۆیان لە پشت جەمخانەکەەوە داناوە، ئەمە هەوڵی کارەکەیە. با بڕۆی نەژوورەوە، دەمەوێت بزانم ئایا تۆ دەناسن؟ لە سەرەتاوە بەم کارە منداڵانەیە قایل نەبووم، بەڵام سوزان ڕژد و مکوڕ و عاشق پێداگری دەکرد و سەرنجام هاتمە ڕەدا و بەدووی ئەودا خۆم بە مغازەکەدا کرد. پیرەژنێک بە عینەکێکی یەکچاوی هاتە پێشەوە تا یارمەتی مامدات. ئەوەندە باریک و بنێس و ڕنگ و ڕووسی سەڵە و چرچەڵە بوو دەتگوت گرد و تۆز و مەرەکە بوو ورتکە کاغەزان دەخوات. تاریکی ڕۆشنبیرانەی مغازە بچکۆلەکە شانەکانی دێنایەوەیەک. چاوە شەکەت و پرۆشەکانی تەژی ناومێدی و ناڕەحەتی بوو. بە دەنگێکی خەمگین وتی فەرمونون. سوزان بە جورئەت و بێباکیەکی حیرەت ئەنگێزەوە وتی هێشتا بڕیارمان نەداوە، دەمانوێت تەماشای کتێبە تازەکان تام بکەین. لەم کتێبەوە دەچووە سەر ئەو کتێب و بە قامکی دەستکێش پوشەوە ئاماژەی دەکردن. ئەمە کتێبێکی باشە، ئەدی ئەمە چۆنە؟ پیرەژن دەیگوت ئا من نازانم، کوڕەکەم دەتوانێت زانیاری تام بداتێ، چۆتە دەرێ شت بکڕێ. من کتێبان زۆر ناخوێنمەوە. هەموو ئەو کتێبانەی لەم 40 ساڵی دواییدا دێنە چاپکردن هەرچەندە حەق نییە ئەمە بە ئێوە بڵێم هەر هەمووی بێهودەیە. قسەی قۆڕ و هەلق و مەلەقە. سوزان خوابەختەکی کتێبی هەڵگرت، ئەمدی و ئەو دیوی کرد، هەڵی سەنگەر، ئەمە هەڵدەگرم بە دڵی خۆت. وام دەزانی دوای ئەم کڕینە بێهودەیە لە کتێب فرۆشیەکە و دەردەکەوین، بەڵام سۆزان لە بەردەم ڕەفەی کتێبە تازەکاندا وەستا، خۆی دەخلافاند، پێم وت با بڕۆین، دەبینی کە منیان نەناسی. سوزان سەری لەقان نێوچوانی گرژ و لێوەکانی هەڵقورتان بوو. لە ناکاوە تااقەتی چوو بە پەلە و توند پرسی تا ئێستا زۆرتان لە غەزەب ڕۆمانەکەی جاک سوربیە فرۆشتووە؟ دەم و چاوم سوور بووە، خوێنی تێزە گەرم داهات.
لەم گوساخی و بێپەروایی ئەو تووڕە بووم حەزم دەکرد زەوی بقلیشێت و قوتم بدات یا بۆ ساتێک ڕوو ڕوخسارم بگۆڕێت بەڵام یەکسەر گوێم باڕستە سەرسامە ئامێزەکانی پیرێژن زرینگایەوە دروستە دەبواە بە وێنەکەدا بم ناسیبایەتەوە بەڵام وێنە ڕوخساری بنیادەم دەگۆڕێت وانە میسۆ لە وێنەکەدا لاوەسترە بۆیە هەڵبەتە کوڕی کتێبفرۆش ڕێک لە گەرمەی ئەم گفتوگۆیەدا هاتەوە گەنجێکی چاپۆک و بەسەرنج قژلول بەدەم و پل چاوانی وەکو شوشە بریقەدار بوو بە تاریف و قسەکانی گێژی کردم چاوم بە کتێبەکەدا خشاندووە باوەڕ بکە فرۆشێکی باشی دەبێت تا ئێستا 4 نوسخەیان بردووە هێشتا زووە ئەمە سەرەتایەکی باشە حیفێ کە ڕەخنەگران بەم زوانە ڕاو بۆ چوونی خۆیان دەرنابڕن من وەکو کاسب کارێک دەڵێم دەنگدانەوەی خۆی دەبێت سەرنجی خەڵکی ڕادەکێشێت دووبارە بە چاوی فرۆشیارێکی دوودڵەوە تەماشای منی کرد وەکو کەسێک باوەڕ نەکات وەکو کەسێک باوەڕ نەکردو لە بن لێوانەوە وتی بەڵێ یانی میسۆ جاک سووربیە جەنابتی زۆر چاکە بانگەشت بۆ دەکەین بەدەم مینگەوە وتم سوپاستان دەکەم ببوورە دەبێت لە ژیانە بەرگری و پشتیوانی لە یەکدی بکەین من هەمیشا بەرگری و پشتیوانی لا ڕۆمانانی جوان دەکەم ئەمە کاری منە بەخۆت دەبینی کە تەواو لە یەکەوە نزیکن و هەمان باوەڕی سیاسیمان هەیە ببوورە بەڵێ لا هەوڵین دێڕەکانی کتێبەکەتانەوە تێدەگەین کە کەسێکی چەپ و سۆسیالیستی بەڵام بە دنیابینی و ئاراستەیەکی نەتەوەیی گروپی ئانگیڤنم مەبەستە بەڵام باوەڕ بکە کە حاڵی بووم چاوێکی لێداگرتم و ئەوسا لەسەری ڕۆی تێگەیشتم پێویست ناکات هیچ شتێک لەم بارەیەوە بڵێ زۆر لەوە تووڕە بووم کە مەسئولێتێکی سیاسیان بەملدا دابووم کە لێی بێبەری بووم کوڕیژگا کتێبفرۆشەکە دووبارەوتی ڕۆژنامە چەپگەرەکان پشتیوانی و بەرگریت لێ دەکەن وەڵامم دایەوە پێویستم با بەرگری و پشتیوانی ئەوان نییە بە درێژایی ئەو ماوەیە قسەمان دەکرد کابرایەکی کورتەباڵا و ڕەشتاڵەم بینی کاکڵاوێکی لەسەر و چەترێکی بەدەستەوە بوو چاوێکی با کتێبەکەمدا دەخشان زۆرم لە گیان خۆش بوو دەتگوت نەوازشم دەکەن ئایا ئەم نەناسە مەحبوبە ئەم هاوڕازە ئەم برادرە ئەفسونی خۆم دەکەم پیاوەکە دەستی بە گیرفانی داکرد لا قوڵایی جزدانەکەیدا چەند سکەیەکی دراو وردی دەرهێنا و سەری لەقاند ڕوخساری چرچولۆکی ناڕەحەتی و دوودڵی ئەوی نیشان دەدا بێگومان لا خرجکردنی پارەکەی دوودڵ بوو دڵم پێی دەسووتا لە خۆم تەریق بوومەوە پیاوەکە هێشتا کتێبەکەمی بەدەستەوە گرتبوو حەزم دەکرد کتێبەکەی بە دیاری پێشکەش بکەم تا پاشان هیچ لۆمەیەکم نەکات بەڵام ئەو لە هەمان ساددا کتێب فرۆشەکەی گاز کرد و وتی ئەم کتێبەم دەوێ و بە خێرایی پارەکەی خستە دەستی کتێب فرۆشەکەەوە بۆتی بپێچمەوە نەنا سوپاست دەکەم کتێبەکەی نایە بن باخەڵی و لە مغازەکە ڕۆیشت ئەو منی لەگەڵ خۆی دابرد من و سوزان خواحافیزیمان لە کتێب فرۆشەکان دەکرد لە دەرەوە لە شەقامەکەدا پیاوە کورتە باڵاکەم بینی کە بە درێژایی شۆستەکەدا بەپەلا هەنگاوی دنا بێگومان بەپەلا بەرەو تەختێکی مەیدانی یان ژوورێکی ژێر شیروانی دوو کەڵاوی دەڕۆی کتێبەکەمی وەکو خورجینێکی گرانبەها یان تێشوو بەرەیەکی پڕخۆراک تون لە بن هەنگڵی نابوو سوزانوتی خوێنەرێکی ڕاستەقینە و جددیە زۆر جوانە وەڵامم نەدایەوە گریان ئەوکی گرت بووم خوێنەری نەناس دۆستی خاکی و بێفیز هاودەستی گوماناوی من هەرگیز نازانێت کە ڕەفتاری تۆ چ ئەشق و خۆشەویستێکی لەبوونمدا پەیدا کرد ئێستا لە نێو ئەم ئاپۆڕا جەنجاڵەدا لەم دنیا قەرەباڵغەدا بیر و ئەندێشەی دوو مرۆڤ پێکەوە گرێ دەدات ئەمە کارێکی سادە و ئاساییە و وێڕای ئەمەش بەڕاو بۆ چوونی من هیچ شتێک لەم پەرجووە ڕۆژانە معنەویە جوانتر نییە لە ناکاوە هات بە بیرما کە بەغار دوود بکەوم و هاوار بکەم من بەڵام بێگومان وا باشترە ڕوخسارم نەناسێت ئایا من تۆشم وەکو خەڵکانی دی خاپاندووە ئایا پارەکەتم نەدزیوە ئایا من سەرنجی تۆ ستایشی تۆ قوڵترین و تایبەتی ترین گران بەهاترین شتی ناخی تۆ بوونی تۆم بە خورتی لێ نەسەندویت چۆن دەتوانم ڕاستە و ڕاست بڕوانمە چاوانت